برای خدای گەورە و میهرەبان قوتابیانی عزیز و خۆشەویست من مامۆستا ڕۆکان سەلاح مامۆستای کورسخۆری بیرکاری پۆلی 12 زانستی لە ئامادەی بارزی ناحکومی ئەوڕۆ لەگەڵ ئێوەی خۆشەویست دەبم بۆ پێشکەشکردنی وانەیەک لە بابەتەکانی پۆلی 12 زانستی بابەتی بیرکاری بە هیوای ئەوەی بتوانین لە خولی هاوینە سوودێکی باشیان پێ بگەینین و بتوانین لە بەکەلۆری یاخود تاقیکردنەوەی وزاری دەرەجە و نمرەیەکی باش بەدەست بهێنن. ئەو بابەتێک کە ئەمڕۆ هەڵم بژاردووە بۆ ئێوە بۆی بتوانین ڕوونی کەینەوە سوودی لێ وەرگرین لە وانەی یەکەم لە بەشی یەکەم بابەتێکمان هەیە یەکتربوون لەگەڵ تەوەرەکان. یەکتربوون لەگەڵ تەوەرەکان ئەمە دوو تەوەرەمان هەیە تەوەرەی ئاسۆی ستونی. ئەگەر دەبی لە پۆلی 11 ئەگەر بەبیرمان بیتن لە سەرەتای کتابەکە باس لە تەوەرەی x و y و z دەکرا، یعنی دەکرێتن بینە سێ تەوەری هەبیتن x و y و z کە پێ دەگوترێت سێ دایمێنشن باشە. لە پۆلی 12 ئێمە زیاتر ئیشمان بە دوو تەوەرەیە، بەس تەوەری x و تەوەری z تەوەری y. لە بابەتەکەمان یەکەم کەواتە ئەگەر تەماشای یەکەم بکەین ئەو تەوەری x ئەدێەوە تەوەری y. باس لە چ دەکەم؟ یەکتربڕینی ئاسۆی. ئەگەر دەبی یەکتربڕینی ئاسۆی یاخود یەکتربڕین لەگەڵ تەوەری چ وابە x ئەو یەکتربڕینی ستونیمان هەیە یاخود یەکتربڕین لەگەڵ تەوەری y. لە یەکتربڕینی ئاسۆیەکە ئیشمان چییە؟ ئەگەر دەبی یەکتربڕینی ئاسۆیەکە لێ ڕوون دەکەینەوە هەموو جارێک بەهای y یەکسان دەکەم بە سفر چ دەبینەوە؟ بەهای x دەدۆزمەوە دادۆزینەوە. ئەگەر دەبیتە بەهای y یەکسان دەکەم بە سفر بەهای x دەبینەوە. ئەگەر میخاڵەکەمە چ شێوەک دەبن ئەتۆ x-ەکە دەبتە ژمارە y-یەکەت بە چ دادمرایە بە سفر. ئەوەی کە تێبینێکی زۆر گرنگ هەیە و لە تاقیکردنەوەی وزاری زۆر احتیمالی پێدەدرێتن یەکتربڕینی ئاسۆی ناو چتری هەیە. یەکتربڕینی ئاسۆی یاخود یەکتربڕین لەگەڵ چ؟ یەکتربڕینی ئاسۆی یاخود یەکتربڕین لەگەڵ تەوەرەی x. کەواتە ئیشمان چ لە یەکتربڕینی ئاسۆی؟ y بە سفر دادەنین چ دەبینەوە؟ بەهای x دەدۆزیەوە. دووەم باس لە چ دەکەین ئەو جارە یەکتربڕینی ستونی. یەکتربڕینی ستونی یاخود یەکتربڕین لەگەڵ تەوەرەی چ y گوتم ئەگەر لە ناوەکان بی چ لە یەکتربڕینی ستونی چ لەگەڵ یەکتربڕین لەگەڵ تەوەرەی y هەمان واتای هەیە. دووەم دێم یەکتربڕینە ستونیەکە لێ ڕوون دەکەمەوە. لە یەکتربڕین ستونی ئەگەر دێبی ئەو جارە بەهای x یاخود x-ئەکان بە سفر دادەنێن ئیشت چییە؟ دۆزینەوەی بەهای y. y دەدۆزینەوە. کەواتە خاڵەکە بە چ شێوەک دەبن؟ ئەگەر دەبیتن x سفرە y دەبتە ژمارە. باشە؟ ئەگەر بێ لەوێنە ڕوونکەینەوە بزانین یەکتربڕینی ئاسۆی ستونی چییە؟ ئەتوانین وازانین یەکتربڕینی ئاسۆی چییە؟ y یەکسان دەکەم بە سفر بەهای x دەبینەوە. ئەدی یەکتربڕینی ستونیەکە لە ستونی x یەکسان دەکەم بە سفر بەهای چ دەبینەوە؟ بەهای y. ئەگەر تەماشای وێنە بکەیت بۆ نمونە ئەو وێنەیەم هەبوو بۆ نمونە پێت دەڵێم کا یەکتربڕینی ئاسۆی ستونیەکەم بۆ دیاری بکە دێت چ دەکەیت؟ دەڵێ وا مامۆت یەکتربڕینی ئاسۆی واتە یەکتربڕین لەگەڵ تەوەری x. ئەو وێنەیە کە بە شێوەیە ڕقم هەفتێکی کوردیە لە چ خاڵێک تەوەری x بڕیە؟ لەو خاڵە لەگەڵ ئەو خاڵە. ئەوە پێ دەگوترێت یەکتربڕینی ئاسۆی یەکتربڕینی ئاسۆی. ئەدی ئەو خاڵە چییە؟ ئەو ئێرە تۆخکرای بە سۆر ئەوە دەبتەوە یەکتربڕینی ستونی. لۆ دەبتە یەکتربڕینی ستونی وێنەکە تەوەری وای لە چ خاڵێک بڕیە لەو خاڵە بڕێکی ئەوە پێ دەگوترێت یەکتربڕینی ستونی. کەواتە گوتمان یەکتربڕینی ئاسۆی واتە یەکتربڕین لەگەڵ تەوەری x یەکتربڕینی ستونی واتە یەکتربڕین لەگەڵ تەوەری y. لە یەکتربڕینی ئاسۆی y بە سفر دادەنی بەهای x دەبینەوە. لە یەکتربڕینی ستونی x بە سفر دادەنی بەهای y دەدۆزینەوە. بێنەوە سەر پرسیارێکی نمونەی کتابی دەڕی یەکتربڕینی ئاسۆی ستونی ڕوونکردنەوەی نەخشەی f(x) یەکسان بی بە x توان سێ کەم 4x بدۆزەوە. ئەگەر دەبی هەموو جارێک بێ ئەو وەرەقەی کە هەیتە لە تاقیکردنەوە دێکەیە دوو باش لێرە دەنووسم ئاسۆی یەکتربڕینی ئاسۆی مەبەستمانە ئەدی لێرە دەنووسین چێ؟ یەکتربڕینی ستونی. ئەگەر دەبی تازەوەمان گوتمان لە یەکتربڕینی ئاسۆی چ بە سفر دادەنین؟ y یەکسان دەکەم بە سفر. ئەدی لە ستونی چ بە سفر دادەنێ؟ x یەکسان دەکەم بە سفر. ئەگەر دەبی لە پۆلەکانی پێشتر ئەومان وەرگرتووە کە f(x) لەگەڵ y هەمان واتای هەیە. کەواتە کە دەڵێم f(x) y یەکسان بە سفر واتای چییە؟ دەتوانم بڵێم f(x) یەکسان بە سفر. نەخشەکەی دەنووسم y یەکسانە بە x توان سێ کەم 4x. گوتمان دەکرێت لە شوێنی f(x) بنووسین y یەک واتای هەیە. f(x) لەگەڵ y هەمان واتای هەیە. گوتمان لە یەکتربڕینی ئاسۆی چ بە سفر دادەنێم y. کەواتە نەخشەکەی هەموو بنووسە x توان سێ کەم 4x-ەکەی دەنووسم یەکسانی دەکەم بە چەند سفر. ئەو سفرم لە چێندەرینە لە پرسیارەکە لە یەکتربڕینی ئاسۆی بدۆزەوە. کەواتە y یەکەم یەکسان کرد بە سفر.
لە شوێنی f(x)ەکە بتم دەبتەوای نەخشەکە یەکسان دەکەی بە صفر لۆی کورتتری کە زیاتر بوون ببتەوە هەموو جار لە یەکتربڕینی ئاسووی نەخشەی دەنووسم یەکسان دەکەم بە صفر لە یەکتربڕینی ئاسۆی نەخشەی دەنووسم یەکسان دەکەم بە چێ بە صفر پاش ئەوە تویشت چییە بۆتمان لە یەکتربڕینی ئاسووی وایەکە صفرە دەبی چ ببینیەوە x بدۆزیەوە ئەگەر تەماشا بکەیت ئەو دوو ڕادەیە ڕادەی یەکەم x توانسیە ڕادی دوم سالب 4x ئەگەر تەماشا بکەیت لە هەردووکیان x تێدایە مادام لە هەردوو ڕادەکە x تێدایە لە x چی هەڵبەش وەردەگرەوە یەکسانی دەکەم بە چەند صفر ئەگەر ببیت إلى x هەڵبەش وەرگرت ئەگەر x-ەکە توانی چەندە یەک لۆ لە x توانی یەک ئەتوو x توانسی و x توانی یەکت هەیە x توانسی و x توانی یەک کامە توانگیزکەترە یەک لۆی لەوە هەڵبەشم وەرگرت یعنی بۆ نمونە لە x توانسی و x توانی هەبووە ئێرە دەکرد لە x توانی باشە x توانسی و x توانی یەکم هەیە لە x توانی یەک هەڵبەش وەردەگرت چ دەبینێ لەنەو کەوانە ئەو x توانسی x چی لێ بڕوا دەبتە x توان دوو ئەو سالبی دادەنێمەوە 4x هەیە ئەگە x-ەکەی بڕواتر چەند دەبینێ بە ژمارەکە دەبینی کە 4 لە نێوان ئەو دوو ڕادەیە ئەوەی دەکەمە ڕادەی یەکەم ئەوەی دەکەمە ڕادی دوم ناوەندیان چیە جارانە دوو ڕادەم هەبی ناوەندی جاران بی یان ئەوە سفرە یان ئەوە سفرە کەواتە x یەکسانە بە 0 یاخود x توان دوو ماینس 4 یەکسانە بە سفر لێرە بەهای x-ەکە دۆزیەوە هیچ مشکلت نییە سفرە ئەدی لێرە x توان دووەکەی دەنووسە ئەو سالب 4 بی بە مەلاکەی تر نیشانەکەی لە سالبی لە بۆردێل دەفتە چ بابا دەفتە موجب x توان دوو دێ یەکسانە بە 4 ئەتویشت چ لە یەکتربڕینی ئاسووی وایەکەم کردە صفر دەبی x ببینەوە ئەدیەوە x-ەک ئەدیەوە x-ێک و دەبینەوە ئاگات لێبی توان دووم هەیە کووە دەکەم توان دووەکە نەبینێتە ڕەنگی دوو جای لە وەردەگرەوە کەواتە گرنگترین تێبینی لێرە ئەگەر بیت بێتەوەی پۆلەکانی پێشترە توان دووی پولا دەبەم ڕەنگی دوو جا وەردەگرم کە ڕەنگ وەردەگری دەبێت بۆ هەردوو لای وەرگری ئەو دووە لەگەڵ ڕەگەکە ڕۆی چەندما x ڕەنگی 4 دەکاتە دوو بە موجەبی و بە سالبی کەواتە خاڵەکانی یەکتربڕینی ئاسۆی ڕوونکردنەوەکە دەبتە چێ سێ خاڵت هەیە ئاگات لێبی وایەکانی هەموو سفرە وای صفر وای صفر وای صفر ئەدی چەند x-م هەیە سێ x-ت هەیە ئاگات لێبی x-ەکەت صفرە x-ەکەت موجەب دووە x-ەکەت چەندە سالب دوو ئەوە دۆرجینەری یەکتربڕینی ئاسۆی کە هەموو سەر لە وزاری لەو بابەتە بە تەکیدی پرسیارە کە دوو دەرەجەویتر هەتا 4 دەرەجە پرسیاری دێتەوە بێنەوە سەرەوە پرسیارە وەجا لە یەکتربڕینە ستونیەکەی ئاسۆیەکەم دۆزیەوە بوو ستونیەکەی دەبینەوە ئاگات لێبی بابا لە یەکتربڕینی ستونی دیسا دێ دووبارە دەکەین لەسەر تێبینی لە یەکتربڕینی ستونی x یەکسان دەکەی بە صفر بەهای چ دەبینیەوە بەهای وای دەدۆزیەوە کەواتە نەخشەکەی دەنووسە گوتم لە جیاتی f دەتان بنووسین y یەکسانە بە x توان سێ کەم 4x ئەتویشت چیە دایم دۆزینەوە یەکتربڕینی ستونی ئاسانترە لە چەند یەکتربڕینی ئاسۆی زۆر دەتوانین بە ئاسانتر بیدۆزیەوە ئیشت چیە لە یەکتربڕینی ستونی x دیت بکە صفر x-م دیت دەکەمە چێ صفر x-م دیت دەکەمە صفر کەوانە x توان سێیە لە شوێنی x-ەکە دەنووسم صفر توان سێ کەم 4 دیسان گەشتمە x دیسان دەکەمە چ صفر ئەوەم کردە صفر توان سێ سالب 4ەکەم دانە گەشتمە x بە صفر وای یەکسانە بە بزانین ئەوەی بە چ شێوە شکاری دەکەینەوە ئاگات لێبی بابا صفر توانی هەر شتێک هەر دەکاتە صفر صفر توان یەک توان دوو توان سێ توانەکان موجەبی ئاگات لێبی دەکاتە صفر صفر توان سێ صفر کەم 4 جاران صفر هەر ژمارە جاران صفر هەر دەکاتە چ صفر حەز دەکەی 100 بی 100 جاران صفر صفر لێرە 4 هەیە جاران صفر صفر وای یەکسانە بە ئەدی صفر کەم صفر هەر صفر کەواتە ئیشمان چ بوو لە یەکتربڕینی ستونی x بە صفر دانا چ دۆزیەوە بەهای وای x-ەکەم صفرە وایەکە بۆ چەند 0 کەواتەوە ئەگەر بە کورتی پرسیارەکەی دووبارە بکەمەوە لە یەکتربڕینی ئاسۆی وای دەکەمە صفر گوتمان لە یەکتربڕینی ئاسۆی هەموو جار نەخشەی دەنووسی یەکسان دەکەی بە صفر لە یەکتربڕینی ئاسۆی نەخشەی دەنووسم یەکسان دەکەم بە صفر لە x-ەکەم هاوبەش وەرگرت بۆ دوو ڕادە یان ئەوە صفرە یان x توان کەم 4 صفرە بەهای ئەو x لەبی کوب دۆزمەوە ئەو سالب 4 بستە دیوەکەی تر نیشانە سالبی دەفتەر موجب 4 لۆ ڕەگەم وەرگرتیا ڕەگی دووجا لەبەرەوە x-ەکە توانی دووە دەبێت خۆم لەو توانگە ڕزگار دەکەم بە چ شێوە خۆم ڕزگار دەکەم تا ڕەگی لە وەردەگرەم x دەمینێ ڕەگی 4 دەکاتە موجب سالب 2 کەواتە چەند x هەیە 3x هەیە موجب 2 سالب 2 لەگەڵ صفر ئەدی وایەکان هەمووی صفر دو وای صفر لەبەرەوە لە ئاسووی وای بە صفر دانایە لە ستونیەکە وزارە x یەکسان دەکەی بە صفر لە شوێنی x-ەکە صفرم دانایتەوە دویتە صفر توان سێ کەم 4 جاران صفر ئەجامی کوتای دەبتە صفر وای دۆزیەوە باڵی صفرە ئەدی لۆ x-ەکە صفرە لەبەر ئەوە یەکم جار x بە چەند دانا بە صفر دانا بێنەوە سەر پرسیارێک شتێت لەسەرەوە هەر دوو سێ پرسیارێکی لەسەر ڕوون بکەینەوە کە فرە جیاوازەکانی تریش بە
ڕوونکەینەوە بزار دەچێت پرسیار شکار دەکرێتەوە. تابعانی عزیز خۆشەویست خاڵی چاودێری دومی کتاب یەکتربوونی ئاسووی ستونی نەخشەیەکی ئێکساتە ئێکستوان چار کەم یەک بدۆزەوە ئاگا دەبیتن گوتمان ئەوەی کە زۆر ئیکرار لێ بێنێن لەو زیاتیەوە یەکتربوونی ئاسووی لەوانەیە لە زیاتی ئەوشی ئاسوویە بکرێتەوە چێ یەکتربوونین لەگەڵ تەوەرەی ئێکس یەکتربوونی ستونیەکە جوان بکرێتە یەکتربوونین لەگەڵ تەوەرەی چێ تەوەرەی وای باشە گوتمان دەی هەموو جارێک ئەو وەرەقەی کە لە پێی دەستە لە تاقیکردنەوە دێکەی دوو باش لێرە دەنووسم ئاسۆیی لە ئاسوی گوتمان چ بە سفردادەنی وای لێرەش دەنووسین ستونی لە ستونی چ بە سفردادەنی ئێکس ئاگەر دەبی گوتمان لە یەکتربوونی ئاسووی لەوەی زۆر مشک خۆمان پێ مشتەوەش نەکەین هەموو جارێک نەخشەکەی دەنووسم یەکسان دەکەم بە سەفە نەخشەکە چەندە ئێکستوان چار کەم یەک یەکسانی دەکەم بە سەفە ئێکستوان چار کەم یەک یەکسان دەکەم بە سەفە لە پۆلەکانی پێشتر ئەگەر بیرتەما بیتن یاسای نێوان جیاوازی نێوان دوو دووجاوان هەبوو گوتمان ئەگەر ئەیتوان دوو کەم بیتوان دوومان هەبی دەزانین بکرێنە دوو کەوانە ئەی کەم بی ئەی کۆ بی ئەوەی پۆلەکانی پێشترا لە پۆلیدا بە تایبەتی لە پۆلینۆش هەیە ئێکستوان چار کەمێکەکەی دەکەمە دوو کەوانە بە پێی ڕێیسای جیاوازی نێوان دوو دووجا باشە ئێکستوان چار دەبیتن لە نێوان دوو ڕادەکە نیشانەکە کەم بی سالبە بدادەنێ لێرە کەوانێکی تر دەکەمە سێت موجب ئاگەر دێبی نیشانە سالبە بەخۆی دەکرێت دوو کەوانە سالبە موجب زۆر ئاسایی سالبەکە لێرەبی یا خۆت لێرەبی ئەی دەکرێت شوێنەکەمە بۆ دەبێت یەکسەکەم ئەوەی دەکەمە دوو کەوانە لێرە دەنووسم ئێکستوان دوو لێرە دەنووسم ئێکستوان لێرە دەنووسم یەک یەک لەبەر چۆم لێ کرد ئاگەر دێبی ئێکستوان دوو جاران ئێکستوان دوو ئێکستوان چار سالب جاران موجب سالب دەبی ئەو ژمارە ئێرە جارانی ئەو دوو ژمارەیە بکەم چەند دەرچی یەک دەرچی یەک جاران یەک یەک کەواتە ئێکستوان دوو جاران ئێکستوان دوو ئێکستوان چار سالب جاران موجب سالب یەک جاران یەک یەک بە پێی ڕێسای جیاوازی نێوان دوو دووجا دیسان ئەگەر تەماشا بکەین لێرە دوو ڕادەمان هەیە ئەو ڕادەی یەکەم ئەو ڕادەی دووەم لە نێوانیان چەکیش دەبی جاران کەواتە ڕادەی یەکەم یەکسان دەکەین بە سەفەر ئێکستوان دوو کەمێک یەکسانە بە سەفەر ئێکستوان دوو یەکسانە بە ئەگەر ئەو سالبێکە بوومە لایە ئەگەر تەماشا بکەین نیشانەکە سالبە بستە دیوە پێتر نیشانەکە دەبێتچەی موجب کەواتە ئێکستوان دوو یەکسانە بێت دەبی ڕەنگی دۆ وەرگرم ئاگەر دێبی لەبەر چە ڕەنگ وەردەگرم لەبەر توانی ئێکسەکە دووە ئێکس یەکسانە بە ڕەنگی یەک دەبتە موجب سالب ئەو جار دێمە سەر ڕادەی دووەم ڕادەی دووەم ئێکستوان دوو کۆ یەکە یەکسان نییە بە سەفەر ئاگەر دێبی بابا هەموو جارێک ئەگەر ئێکستوان دوو کۆ ژمارەمان هەبوو ئێکستوان دوو کۆ ژمارە یەکسانیە بە چێت سەفەر ئێکستوان دوو کۆ ژمارە یەکسانیە بە سەفەر بۆم ئێکستوان دوو کۆ سێتەر ئێکستوان دوو کۆ چارت هەبیتن مهم ئەوەی ئێکستوان دوو کۆ ژمارەکەی قەت یەکسانیە بە سەفەر کەواتە ئەوەی نادەبی چما یەکتربوونی ئاسوویەکان دوو بەهات هەیە ئاگەر دەبی چەند بەهای ئێکست هەیە دوو یەک و سالب یەک ئەدی کا بەهای وایەکەم وای سەفەر لۆ وای سەفەر لەبەرەوە لە یەکتربوونی ئاسووی وای بە چ دادەنین وای بە سەفەر دادەنین بۆ شێوەیە خاڵ یەکتربوونی ئاسوویەکانی دۆزیەوە کەواتە نەخشەکە چەند یەکتربوونی ئاسووی هەیە دووی هەیە بۆتم ئەوەی واز لێ هیچی شت پێ نییە لێرەوە سەر سێ ئەو جارە یەکتربوونی ستونی لە یەکتربوونی ستونی چ بە سەفەر دادەنی ئێ نەخشەکەی دەنووسم وای یەکسانە بە ئێکستوان چار کەم یەک گوتمان لە یەکتربوونی ئاسوویشمان چییە ستونی لە یەکتربوونی ستونیشمان چی وابە هەر ئێکسەتی بکە سەفەر ئێکسماتی دەکەینە زیرۆ دەبتە سەفەر توان چار کەم یەک وای یەکسانە بە گوتمان سەفەر توانی هەشتە چی بی هەر سەفەر کەم یەکی دەکەم دەکاتە سالب ئاگەر دەبی سەفەر کەم یەک سالب کەواتە یەکتربوونی ستونیەکە ئێکسەکە سەفرا ئەدی وایەکە چەندە سالب کەواتە نەخشەکە دوو یەکتربوونی ئاسووی هەیە وەک خاڵ چەند یەکتربوونی ستونی هەیە یەک یەکتربوونی ستونی هەیە پرسیارش ترم هەیە دەی یەکتربوونی ڕوونکردنی نەخشەی ئێکێک بکاتە چار لەسەر ئێکس لەگەڵ تەوەرەکان دۆزەوە ئاگا لێی بابان ئەو پرسیاری کە شکار دەکەم لەبەر یەک تێبینیە ئایا دەکرێت نەخشە یەکتربوونی ئاسووی ستونی نەبی باڵی دەکرێت دەکرێت لەوانە بەس یەکتربوونی ئاسووی هەبی ستونی نەبی دەکرێت ستونی هەبی ئاسووی نەبی دەکرێت هەردووچی نەبی ئێستا ئەو نەخشەکردنی شکار دەکەین تەماشا بکەین بزانم کامە یەکتربوونی هەیە هەر بزانین هەیەی لەوانەیە هەر نەشی بێت ئێستا کەین دیسان گوتمان ئەو وەرەقەی کە لە پێش دەستە دەکەنە دوو بەش لە یەکتربوونی ئاسووی چ بە سەفەر دادەنین وای یەکسان دەکەین بە سەفەر ئەو یەکتربوونی ئاسووی گوتمان لە یەکتربوونی ئاسووی بۆی خۆمان زۆر مشتەوەش نەکەین هەموو جارێک زۆر بە ئاسایی نەخشەکەی دەنووسم یەکسانی دەکەم بە سەفەر ئاگا لەبی نەخشەکە چەندە
4 لەسەر x یەکسانە بە صفر ئەتویشت چی لێکتربڕینی ئاسایی وای یەکسان کرد بە صفر دەبی بە هەر x بدۆزیەوە ئاگەر لێبی هەر ژمارە بژێرە لە بژێری چەندە یەک دێم چ دەکەم دوو دنیاوان ئاگەر لێبی x جاران صفر صفر یەکسانە بە یەک جاران چار چار x جاران صفر صفر یەک جاران چار چار ئایا صفر و چار یەکسانە بە دڵنیاییەوە نەخێر ئایا صفر و چار یەکسانە بە دڵنیاییەوە نەخێر یعنی تو کات 4000 دەبی کا صفر هیچت نەبی ئایا وەکو یەک نا وەکو یەک نینە صفر یەکسانیە بە چار واتای چییە دەڵێم یەکتربڕینی ئاسۆیی نییە یعنی ئەگە وێنەی نەخشەکە بچێشم نابی تەوەری وای بڕین عەفوەن تەوەری ئێکسی بەڵێنی کە دەڵێم یەکتربڕینی ئاسۆیی نییە کەواتە ئەگە وێنەی نەخشەکەی بچێشم چار لەسەر یەکس تەوان چار لەسەر یەکس وێنەکەی بەو شێوێ دەبی دوای دەستەکانی تر دەخیندرێتەوە ئەو چار لەسەر یەکسە ئەوێنەی چار لەسەر یەکسە ئایا تەوەری ئێکسی بڕی یان نەخێر لۆ یەکتربڕینی ئاسۆیی نییە لە یەکتربڕینی ستونی ئیشمان چییە گوتمان لە ستونی هەموو جارێک ئاگات لێبیتر x یەکسان دەکەم بە صفر y یەکسانە بە چار لەسەر x y یەکسانە بە چار لەسەر گوتمان ئیشمان لە یەکتربڕینی ستونی ئەوەیە هەر x دی بکە صفر ئەو x دەیکەمە چ صفر ئاگە لێبی باڵا لە بیرکاری ئەگە ژمارەم هەبوو لەسەر صفر ژمارەم هەبوو لەسەر صفر دەبتە پێناسە نەکراو ئاگات لێبی ژمارە لەسەر صفرم هەبوو دەبتە چێ پێناسە نەکراوە کەواتە چار لەسەر صفر پێناسە نەکراوە ئەو دەبتە چێ پێناسە نەکراوە یعنی چ پێناسە نەکراوە واتە یەکتربڕینی ستونیشمان نییە یەکتربڕینی ستونیشی نییە کەواتە ئەو نەخشەیە نە یەکتربڕینی ئاسۆیی هەبوو نە یەکتربڕینی چی هەبوو یەکتربڕینی ستونی هەبوو کاتێک تێبینەکە چێ گوتمان دەکەین نەخشە نە یەکتربڕینی ئاسۆیی هەبی و نە یەکتربڕینی ستونی هەبی ئەشکرێیەکە چی هەبی کۆتا پرسیار لەو بابەتەی کە ئەو ڕقم دەکەینەوە نەخشەکەم هەیە ئێک بکات ئێکسوان دوو ڕەگ 25 کەم ئێکسوان دوو دیسانە پرسیارەکە دەڵێ یەکتربڕینی ئاسۆیی ستونی ڕوونکردنەوەی نەخشەکە سەوتەوە دێن چ دەکەین هەمووتان ئەو ڕقەی کە لە پێش دەستەدێکەی دوو باش لێرە دەنووسی یەکتربڕینی ئاسۆیی گوتمان یەکتربڕینی ئاسۆیی چی یەکسان دەکەین بە صفر وای یەکسانە بە صفر گوتم زۆر بە سادەی دێی نەخشەکەی دەنووسی یەکسانەکەی بە صفر نەخشە لەو بنووسە ئێکستوان 25 کەم ئێکستوان یەکسانە بە صفر ئەگەر تەماشا بکە لێرە چەند ڕادەم هەیە دوو ڕادەم هەیە ئەوە ڕادەی یەکەم ئەوە ڕادەی دووەم لە نێوان دوو ڕادەکە چت هەیە جارانت هەیە مادەم جارانت هەیە یان ئەوە صفرە یان ئەوە صفرە کەواتە ئێکستوان دوو یەکسانە بە صفر یان چه یەکسانە بە صفر 25 کەم ئێکستوان دوو یەکسانە بە صفر دیم ئەوەی شکار دەکەم ئەوەش بەجیا شکار دەکەم دیسا لێرە تو ئێکستوان دووت هەیە کۆ ئێکستوان دووی لا دەبێت لێ بکتە ئێکس ڕەنگی لۆ وەردەگرم ڕەنگی چەندان دووجا کەواتە ئێکس یەکسانە بە صفر یان ئەو های ئێکسەکە دۆزیەوە دێمە سەر ئەو 25 کەم ئێکستوان دوو یەکسانە بە صفر ئاگە دەبیتن ئەتویش چێ یەکم شت دەبی ئەو ڕەنگی لا بێت کو ڕەنگی لا دەبم توان دوو دەکەم کەواتە ڕەنگت کولا بر تواندوت کرد ئەدی تواندوت کولا دەبێ ڕەنگی لۆ وەردەگرم یعنی پێچان یەکترن تواندوت کولا دەبم ڕەنگی لۆ وەردەگرم ئەدی ڕەنگی کولا دەبم تواندوت لۆ دەکەم ئەو تواندوت لەگەڵ ڕەنگەکە ڕۆی 25 کەم ئێکستوان دوو یەکسانە بە صفر گوتمان توانی هەشت تەشی بین هەر صفر ئەو ئێکستوانتە نیشانی سالبە دێم شوێنەکەی دەگۆڕم دێمە مەلاکێتر نیشانەکەی دەگۆڕدەرێک پێچەوانەی دەکەم سال بەدەبتە مودە یەکسان بە 25 کەواتە ئێکستوان دوو یەکسان بە 25 ئەشتوانی وا بینووسیەوە زۆر زۆر ئاساییە لەبەرەوە ماخینگە زیاتر ئێکس یاخود نەزانراو لە لای چەپە دەبی ئەو تواندوی لابەم دیسان گوتمان تواندوی کولا دەبێت ڕەنگی لۆ وەردەگرم ئەوە لەگەڵەوە دەڕوا ئێکس یەکسان بە ڕەنگی 25 دەکاتە موزە سالب ئێکس کەواتە یەکتربڕینە ئاسۆییەکان ئاگە لەبی بابا چەند ئێکست هەیە صفر موزە 5 سالب 5 ئەدی وایەکانە چەندە 0 0 0 ئەدی یەکتربڕینی ستونی بدۆزمەوە ئاگەت لێبی یەکتربڕینی ستونی یەکتربڕینی ستونی گرنگترین تێبین لە یەکتربڕینی ستونی یعنی چ دەکەی ئێکس یەکسانەکەی بە صفر گوتمان یەکتربڕینی ستونی یاخود یەکتربڕین لەگەڵ تەوەرەی وای دوو ناوی هەیە یەکتربڕینی ئاسۆیی یاخود یەکتربڕین لەگەڵ تەوەرەی چ بابا ئێکس نەخشەکەی دەنووسم وای یەکسانە بە ئێکستوان دوو 25 کەم ئێکستوان دوو ئیشت چ لە یەکتربڕینی ستونی ئێکس دی بکە صفر ئێکس دی بکە صفر دەبتە صفر توان دوو ڕەگ 25 کەم صفر توانی
وای یەکسانەوە صفر توان هەر دەکاتە صفر ڕێگەکەی دەکەم ئاگەری وا بە ئەو صفر توان دیسان صفر 25 کەم صفر دەکاتە 25 وای یەکسانە بە ئاگەر دەبین پێویستە کەمچی ڕێگی 25ەکەی وەرگری ئەگە وەرش دل ئاسایی صفر جاران هەر شتێکی بکەم هەر ڕێکی بکەم دەکاتە صفر باشە صفر جار ڕێکی 25 هەر صفر ئەگەر ویستە ڕێگیشی وەرگری دەرن صفر ڕێگی 25 دەکاتە پێ صفر جاران پێ صفر کەواتە بە هەر وایەکە سەفرا ئەدی ئێکسەکە چەند بوو؟ بەو شێوەیە یەکتربڕینی ئاسووی ستونیەکەمان دۆزیەوە. قوتابیانی خۆشەویست بە هیوای سودەکی باشتان وەرگرتبی ئەگەر دەتوانێت زیاتر بابەتەکانتان ڕۆبوون بکرێتەوە هیوادارم لە خوری هاوێنە بێن ببن بە میوانی ئێمە بۆی سودەکی باش وەرگرن و بتوان دەرەجە نمرەیەکی باش لە کۆمەڵگەی باسی حکومی بەدەست بێنن بە هیوای ئەوەی سەرکەوتوو بن.